چاودێرانی سیاسی بە گرنگیەوە باز لە پۆستی سەرۆکۆماری عێراق دەکەن و ڕادەگەیەنن پۆستی سەرۆکۆمار بە پێی دەستوری عێراق لە بەرامبەر پۆستی سەرۆک حکوومەت پەرلەمانی عێراق بۆ کورددانراوە. دەشڵێن پۆستەکە هاوسەنگی نێوان پێکهاتەکان دەپارێزێت. هەروەها بە گرنگیەوە باسییان لەوەش کرد یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو توانوێتی ڕۆلێکی گرنگ بگەڕێت لە نوێنەری هەموو کوردیش بێت. سەرۆکی کۆمار بۆ کووردە و لە ناو کوردش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە و گۆڕەپانی سەرۆکۆمار کە مامجەلال یادی بەخێر وەکو سەرۆکۆمارێکی سەرکەوتوو یەکەم سەرۆکۆماری کورد بوو سەری کورد و عێراقی بلند کرد. پۆستی سەرۆکۆمار بە شایستەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانین و چەند ساڵێکەش لای یەکێتی نیشتیمانی کوردستانە داکۆکی لە مافی گەلی کوردەکە و یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمان باشە هەر بمینێتەوە لای ئێمە و ئینشاءڵڵە هەر بۆ ئێمە دەمینێتەوە. وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار بۆ کورد لە نێو کووردا بۆ یەکێتی بڕاوەتەوە. ئاماژەش بەوە دەکەن ئەوەی دەتوانێت لە بەغدا ئەرکە قورسەکان جێبەجێ بکات تەنیا کاندیدی یەکێتی دەبێت بەهۆی ئەوەی لەسەر هەمان ڕێبازی سەرۆک مامجەلال خزمەت بکات شەڕی دەستکەوت و مافەکانی کورد بکات. و لە سەرەتاوە مامجەلالی ڕەوانشاد ئەم پۆستەی وەرگرتووە وەکو سەرۆکۆمارێکی زۆر سەرکەوتوو. لە ئێستادا زۆر دەنگۆ هەیە کە لایەنێکی تر بۆ ئەم پۆستە هەوڵ بداتن بەڵام یەکێتی زۆر سوورە لەسەر ئەوەی کە ئەم پۆستە هەر بۆ یەکێتی بێتن و هەر بۆ یەکێتیش دەبێتن. پۆستی سەرۆکۆماری عێراق لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی بەکارهێنراوە. ڕاش دەگەیەنان سەرۆک مامجەلال لەو قۆناغەدا کە ئەو پۆستەی وەرگرتووە هیچ کات ڕێگەی نەداوە نەیاران ماف و شایستەکانی گەلی کورد زەوت بکات. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.